لە پێناوی هاندان و بەردەوامبوونی گەنجانی کێتی نووسەرانی کورد لە قی سلێمانی کۆڕی پێشبڕکێی کامەران موکری بۆ شاری گەنجان ئەمڕۆ ڕێخست بگومان شارەکان لەلایەن لیژنێکی دیاری کرا و دەستنیشان کرابوون و 14 دەق دەستنیشان کرابوون بۆ ئەوەی کە بەشداری بکەن لە پێشبڕکێکەدا و یەکێک لە خانمەکان بە خۆشحاڵیەوە کە ئەویش سومەیە جەلالە بۆتە براوەی پێشبڕکێکی ئەمڕۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەو تێکستاکەین کە ئەم خانمە ئەمڕۆ بۆتە براوە لەم پێشبڕکێدا و تەواوی کارەکانی و هەروەها بۆ داهات و تریش پلانەکانی خاتو سومەیە جەلال لە سوودی کورسات مەگەزین میوانمانە. بەخێر هاتی سومەیە خانم، سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سپاس خانم گیان، سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و ئەم میوانداریە. سپاس بۆ تۆ. یەکسەر با لەو تێکستەوە دەست پێ بکەم کە تۆ بوویتە براوەی ئەم پێشبڕکێ، تێکستەکە ناوی چی بوو؟ بەڵێ، بەپێی خەونەکانمان تەنگە شار دارمێوێکمان بە هەورەوە هەڵواسی پێیدا هەڵدەگەڕین بەرەو ماڵە خەیاڵیەکەمان. ئەوانەی بەوێدا تێدەپەڕن سەبەتەکەیان پڕ دەکەن لە ترێ، شەرابی نەمری لێ دروست دەکەن و تۆوەکەی بە دوعا دەچێنن. هاکە ئەوانیش ماڵێکی ڕاستەقینەییان هەبێت و ڕۆحیان بێتەوە بەر کە سەرمامان دەبێت بە وشە خۆمان گەرم دەکەینەوە، برسێتیمان لەسەر سفرەی شاعیرێک دەشکێنین، دەچین بەرەو کۆشکی خەیاڵ و کەلاوەی ژیان بەجێ دەهێڵین. بەپێی خەونەکانمان تەنگە شار لە ناوتەمدا بزر دەبین و هەر خۆمان دەبینین بە کۆڵەکەی خەونەکانمان. یەک ڕەنگمان هەیە گشت ڕەنگەکانی لێ دێتە بوون ڕەش، یەک خوددا کە ئێوە هەزار و یەکتان لێ دروست کرد. سەری ئێوە بە هەسارەیەک دەگەڕێت و هەسارەیەک لە سەری ئێمەدا کە بە دەرنەفیزێکەوە دێن بڕغوەکانی سەرمان شل بکەنەوە و چاوی خەونەکانمان هەڵکۆڵن هەڵدەین کە لە بارەیان دەپرسن هیچتان بۆ ناگێڕینەوە، دەترسین تاڵانیان بکەن و ئەنفالێکی دی بنووسنەوە لە دەفتەری بیرەوەریەکانمان. میکرۆبەکانتان ڕۆ بکەنە نێویان و تاڵانیان بکەن وەک لادەیەکی خاپورکرا و کە دەنگی ژیانی تیانە بیسترێ. بۆیە هەڵدەین و ئێمە هەڵهاتوویەکی هەمیشەیین بۆ چنگ خستنی مشتێ ژیان و ڕەتکردنەوەی قومێک مردن نا. ژیانمان لێ دەڕژێ و دەیان جار پێکی مردنمان هەڵداوە، بەڵام ئێمە دارمێوێکمان هەیە پیایدا هەڵدەگەڕین بەرەو ماڵی خەیاڵیمان و پاسەوانی جوانی دەکەین. تۆش سەبەتەکەت پڕکە، پڕیکە لە ترێ، شەرابی نەمری لێ دروست بکە و تۆوەکەی بە دوعا بچێنە تا ماڵێکی ڕاستەقینەیت هەبێ. تۆ خانمێکی گەنجی هێشتا لە سەرەتاکانی تەمەن و نووسینتایی، بۆچی شعرەکەت کەمێک ڕەشبینانەیە هەرچەنە لە کۆتاییەکەیە شتێکی ترمان بەرگوێ کەوت؟ یعنی کە تۆ لە دنیا گەشتی ناتوانانی گەشتبینانە بنووسی، خۆی دیوە ڕاستەقینەکەی ژیان ڕەشە، بۆیە ئەمەی کە من دەینووسم ئەمە دیوە ڕاستەقینەکەی ژیانە. حەز دەکەم ڕازگۆیانە بنووسم. تۆ ژیان ئاوا هەیە بینی؟ بەڵێ. باش ماوەی چەند ساڵە ئەنووسیت و ئەمە یەکەم جارێکە بەشداری لە پێشبڕکێکی لەم جۆراکەیت؟ من هەر لە منداڵیەوە ئینسان کاتێک لەدایک دەبێت بە خەونێکەوە لەدایک دەبێت. شێریش خەونی من بووە، شێر لەگەڵ مندا لەدایک بووە. ماوەی چەند ساڵیشە لە 12 ساڵی و یەکەم دەقم نووسی کە بۆ نیشتیمان بوو، بەڵام لەگەڵ گەورە بوونە ئەو ئەستەمان لا کاڵە بێتەوە. وام لێ هات ئەو دەقانم سڕیەوە کە بۆ نیشتیمان دەمنووسی، ینی نیشتیمان ئەوە نەبوو کە ئێمە دەمان بینی. ماوەی 4 ساڵە ئەو دەقانی کێسە کۆم کردووەتەوە، هی ماوەی 4 ساڵە لا ماوەتەوە. ئێستا دەقێکی چاپکراوت هەیە کە بەرهەمەکانی خۆتت تیا بڵاو کردبێتەوە؟ نەخێر، بەرەمی چاپکراوم نییە، دەمەوێت بە پرۆژەی جدی دەست پێ بکەم. ئێشتا دەست پێ نەکردووە؟
بەڵێ وەکو کتێبی چاپکراوم نییە نیتە بەڵێ بەڵام پرۆژەکەت ئەوەیە کە ئەو دەقانت کە بەرهەمی 4 ساڵ لەمە پێشن لە کتێبێکیان لە چاپکراوێکە بڵاو بکەیتەوە یان ئەوانەوە لا ئەنیت و پرۆژەکەت ئەوەیە کە دەقی نوێ بنووسی بۆ ئەوی کە بڵاویان بکەیتەوە نا هەر ئەم دەقانە بەڵام دەمەوێت بە پرۆژی جدی دەست پێ بکەم ینی کۆمەڵێ دەقی باش کۆکەمە و بە چاپیان بگەێنم باش ئەگەر بینەوە سەر پێشبڕکێکە ئەم پێشبڕکەیە چۆن بەشداری تیا کرد و بۆچی دەقەکەی تۆ بۆ یەکەم لە ناو پێشبڕکێکە کە چەندین دەقی تر 14 دەقی تریش هەبووە ئەم پێشبڕکەیە ساڵانە چەندین پێشبڕکەی شاری و فستیڤال ئەنجام دەدرێت بەڵێ پێشبڕکەیەکی باش بوو سوپاس بۆ یەکێتی نووسەران لە ڕێگای هاوڕێیانەوە دەخەکەم نردوو سوپاسیانەکەم ئەو خەڵاتی کامڕۆ من بردمەوە خەڵاتی من نییە خەڵاتی دەقەکەمە و ئەمەشمانە ئەوە نییە کە من شاعیرێکی باشم و لێرەوە لە هەوڵدان بوەستم لێرەوە ئەرکی من قورسترە بێت ئەبێ باشتر هەوڵ بدەم اینجاوش خەڵاتی دەقەکەمە باشە چەند ساڵێکی تریش هەر بەشداریت کردووە لەم پێشبڕکەیان ئەمە نەخێر ئەمە یەکەم پێشبڕکێ بەشداری تیاکەم ئەمە یەکەم پێشبڕکێ بەڵام پێشبڕکێکە پێشتر و چەندین پێشبڕکەی جۆرا و جۆری تریش هەن بۆ ئەوەی کە شاعیرانیان گەنجان بتوانن بەشداری تیا بکەم ئەمە یەکەم پێشبڕکێ مەبەستم نەک ئەم پێشبڕکێ یەکەم پێشبڕکێ تۆ بۆ خۆت وەکو خانمێک بەشداری تیاکی زۆر باشە باسی ئەو کرد کە تۆ هەر لە مناڵیەوە لەگەڵ شعرە هاوڕێیەتیت هەبووە هەر لە مناڵیەوە خەونێک هەبووە لە مێشکی تۆیان لەسەری تۆ کە خولیات ئەوە بۆ کە بیکەیتە شعر ئەو خەونانە گۆڕانکاریان بەسەرایەت خۆت ئاماژەت پێ کرد کە هەندێک لە شعرەکانە کە بۆ نیشتیمان نووسیوتە سڕیوتنەتەوە یان گۆڕان کاتە خەونەکان گۆڕانکاریان بەسەرێت ئەمێ بزانم خەونەکانی تۆ ئێستا بەرەو چ ئاراستەیەەکە بێگومان تا گەورەتر بین خەونەکانمان مەزنترە بێت بێگومان گۆڕانکاریان بەسەر هاتووە هەر لە دەقەکانی شارڕنگدانەوەی ئەبێت چۆن گۆڕانکارێکە ئەمەوێ بزانم خەونی من ئێستا خەونی منەوەیە کە ببم بە شاعیرێک خیانەت لە شعر نەکەم ببم بە شاعیرێک شارەکەم بە منە بناسنەوە شارە بێنازەکەم کەرکووک کەسێک کە دێت لە دەواازەکەیەوە بڵێن ئەمە شارەکەی سومەیایە بە منە بیناسنەوە ینی من ناوبانگم لا گرنگ نییە ناوبانگ بۆ خۆی خەونەکەت ئەکوژێت گرنگ هەوڵدانە تۆ کە دەنووسی نووسین هەروە ئاسان نییە بێ پاشخانێکی باشت هەبێت تا بتانی بنووسیت ئەرکێکی ئاسان نییە نووسین بەڵام من قەت ناتوانم دەستبەرداری خەونەکەم بم ئەگەر خەونەکەم دەستبەردارم نەبێت شعر خەونێکی منە کە گۆڕانکاری بەسەر نایە بەڵام ئەوانی تر بە پێچوانەوە دەشێت لە تەمەنێکی تردا خەونەکانم گۆڕانکاری زیاتریان بەسەر بێت باشە هەنێک خەیاڵ هەیە کە لە مناڵیەوە لەگەڵمانن و تا گەورە ئەبین زۆرجار هەر ئەگەر بە شێوەیەکی با بڵێن بچووکیش بێ ڕنگدانەوەی هەیە لەسەر بەشێک لە ژیانمانەیان لەسەر هەندێک لە وێزگەکانی ژیانمانە خەونەکانی مناڵی تۆ بەدیەکرێت لە ناو شعرەکانتە بێگومان کە هەرچەند ئێمە هەر لە قوتابخانەکانەوە خەونمانیان کوشت ینی من نەمیشە ئەڵێم کە مامۆستا بەر لەوەی دروستکە نابێ بتشکێنێت ئێمە لەلایەن مامۆستا شکێنراین بەڵام من هەر لە مناڵیەوە خەونم شعر بووە و شاعیر بوون بووە ینی ئەو خەونی زیندوی منە زۆر باشە ئەو لیژنەی داوەرانی کە با بڵێن لەم پێشبڕکەیە شعرەکانیان هەڵە سەنگاند ئەوان فیدباکی ئەوان چی بوو لەسەریان تێبینیەکانی ئەوان لەسەر شعرەکەی تۆ چی بوو جیاوازی شعرەکەی تۆ لەگەڵ دەقەکانی تریان پارچەکەی تۆ با بڵێن چی جیا کردەوە لە دەقەکانی تر کە لە هەمان پێشبڕکێ بوون لەگەڵ تۆ من بەر لەوەی ناوەکان دیاری بکەن ڕای بگەێنن بەر لەوەی خەڵاتەکەم پێ بدەن گەورەترین خەڵات بۆ من ئەوە بوو کە ئاوڕێن بۆ دو ئەدایەوە ئەیانت تۆ بێ یەکەم بیت ئەوە خەڵاتی گەورەیە بۆ من کە هەمویان دەقەکەی منیان بەدڵ بوو زۆرە ترسام لەوەی کە غەدرم لە شعر کردبێت بەڵام ئەوە خەڵاتی گەورە بۆ من کاوان بەدڵیان بوو
دەستەکانت خۆش بێ بە هیوای شعری زیاتر و بۆ هیوایم کە جارێکی تر لێرە بتبینەوە شعرەکانت لە چاپکراوێکە بڵاو بکەیتەوە. سپاس بۆ تۆ دووبارە پیرۆزت بێت. سپاس بۆ میوانداریتان، ئاوادان بێ ماڵەکەتان. سپاس بۆ